چیرۆکی ساتی ژێر ئاوکەوتنی براکەی دەگێڕێتەوە. 2 ڕۆژە وێڵ و سەرگەردانی دۆزینەوەیەتی. کاروانوەلی تەمەن 33 ساڵ دوای 13 ساڵ کارکردن بە گرێبەستی کۆمپانیای نەوتی باکوور 2 مانگە بە هەمیشەی دامەزراوە و شوێنی دەوامکردنی گواستراوەتەوە نزیک زێی بچووک لە دووبز. لەگەڵ 2 هاوڕێی کە پێکەوە کارمەندن بۆ مەلەکردن چووەتە ناو ئاو. هاوڕەکانی لە ئاوەکە دەرچوون، کاروان پێی وتون ئێستا دێمەوە. دواتر دەبینرێت جلوبەرگ و مۆبایلی لە قەراغ ئاوەکەدا بووە و خۆی بێسەر و شوێنە. نازام لە دەوام بۆ فەقیرە هاتووە جلوبەرگەکانی لێوانە دانراوە، نازام هاتووە مەلە بکە، بەس خۆی مەلەوان چی بووە و لێ زانیوە. ئێتر نازام دیار نییە تایسە بێسەر و شوێنە و سۆراغی نازانین. تەمەنی 33 ساڵە، 4 مناڵی خێزاندارە. بە درێژایی کاتی ژێر ئاوکەوتنی کاروان تیمە فریاگوزاریە ئاویەکان بە دوای دۆزینەوەی تەرمەکەیەوەن، بەڵام کەسوکاری خنکاوەکە دەڵێن بەهۆی خێرایی ئاوەکە هیچ سەرەداوێکیان لەسەر کوڕەکەیان دەست نەکەوتووە. من وەک جیرانی کاروان لە دێنێکەوە لێرەین، لە دێنێکەوە لێرەین سۆراغەکەین، هیچ زیارە ئەسەرێکی نییە. مەزێ مەعەلەسەف نەغەواسەیە نەتشتێ داوامە لە حکومەتی یاریەمەیە حکومەتی بەغا پێ مساعدەمان بکا بێ بەدەمانەوە ئەو تا لە بەیانی زۆر لێرین کەس نابە فریامانەوە ئەگەڕین 3 بەلەمان پێ 2-3 نەفەرمان لەگەی خۆ بەخش حتا حەسەن ڕۆشنەوە تا ئاوەکە گەڕین و ئاوەکەیان کردەوە سەعاتی دوای گرتیانەوە. داوامان لە حکومەتە دێ مساعدەمان بێ بە فریامانەوە. ئەم بەیانیە نەقد اینمان وەرگرت موافقەمان لێ وەرگرت لە سەدەکە بەڕێوەبەری سەدەکە ئاوەکەیان گردەوە لە سەعات کاتژمێر 6 تا سەعات 9 ئاوەکە ئاستێ ینی ڕبعێکی مابوو تەقریبەن 3 بە لە میشات زۆر گەڕاتای سەر وازام هەر بەدەوام من هیچ سۆرەغێکمان نەبوو. کەسی لەگەڵا بۆ کاتێک کە هاتووە سەرم ئاو بۆ مەلەکردن ئەو کاتە کەسی لەگەڵ بووە نەفەرێ برادر خۆی و مهندسێ لەگەڵی بووە. مهندسەکە وتێتی کارمان خۆت بگەڕە با بڕۆین، وتێتی باشە ئێوە بڕۆن ئێستا من خۆمە گەڕوم دێم. ئێتر دوای کاتژمێرێ هەر نهاتووە، کارمانە سۆرانگی نەبووە. بەپێی یاسا دەبێت لە هەر شوێنێک ئاویان ڕووبار هەبێت بربەست دابنرێتەوە وەکو خەڵکی نەچنە سەر ئاوەکە. بەڵام بە درێژایی زەی بچووک لە سنووری دووبز هەرچەندە ئاوێکی پان و بەرین و فراوان هەیە، بەڵام هیچ بربەستێکی بۆ دانەنراوە. ئەمەش بۆتەوە کاری ئەوەی ساڵانە چەندین کەس لە نێو ئەم ئاوەدا بخینکێن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، قەزای دووبز.